ئەگەر پرچە درێژ و بفرۆشیەوە لە ساڵۆنی حرامە؟ حرامە، دروست نییە بە هیچ شێوازێک. ئەوەش پێیا بووە؟ ئەرێ وەڵا مامۆستا بە وەرەقە دەفرۆشنەوە. یا الله، ساڵۆنەکان دەکڕن، ینی دەچێشن، یانی بزانین چەند سانتینە دەکڕنەوە، بە وەرەقە دەکڕنەوە، بە سەتی دەکڕنەوە، بە 200 دەکڕنەوە. سانتینی قژ بە چەندێکە؟ بە قورئان مامۆستا نازانم بتەئەکید نیمە، بەس ینی حیسابیان کردیە 50 سانتین شتێکەوە بە 89,000. باشە، ئەوە لە قژی خەڵکی ترێدەن؟ بەێ ئەمانەوە فرمودەی لەسەر پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم: لعن الله الواصل والمستوصل. لعنەتی خوا لەو ئافرەتەی کە قژ بە قژ ئەگەیەنێت، یعنی قژ یەکێ لە قژی خۆی ئەدا و ئەوەشی بۆی ئەکا، یعنی صاحب ساڵۆنەکە. ڕاستەکەی مامۆستا. ئەمەش پێیا بۆ خوا پەنامان بە، ئەمە ئیشی گشتی ئیشی ژنە. وەڵا ساڵۆنەکان هەموو دەکڕنەوە مامۆستا. خوا پەنامان بە. بەس ئەمانی کە ئەیفرۆشنەوە، ئەمانەشی کە صاحب ساڵۆنەکانن، بیر لە مردن و قەبر و قیامەت ناکەنەوە، وازان هەر ئاوا بە گەنجێتی مێننە و ئەم مۆدێلاتە تا سەر بۆیان ئەڕات. ڕاستەکەی مامۆستا.